سڵاوتان لێبێ بڕۆ بڕۆ بۆ مالی ئاسایشە ساویرە بە ساویر ئازیزان و خۆشەویستان میوانە خۆشەویستەکان سەرتا بنەی کاکە مالیک ئاسایش بە خێراتنێکی هەموو لایەک بکەین بەخێر بێن سەرچاوان بە خێراتنێکی کاکە ئەرسان بۆکانی دەکەین بەخێر بێن سەرچاوان هەواداری کاکە ئاوات بۆکانی بە خێراتنێکی کاکە ئەحمەد یەپەکە دەکەین بەخێر بێن سەرچاوان بە خێراتنێکی کاکە هیمران بێدانە زۆر بەخێر بێن سەر سەرچاوان کاکە ڕێواسیان بەخێر بێن سەرچاوان ئەچەند لە تەشریفی لێرن ئینشاڵڵا زوو دەگات لێرە ئازیزان ئەم شەو وەک شەوێکی پڕ یادگاری دەمانەوێت ئاهەنگێکی خوێندینە نۆسەڵ بکەین بە سەرپەرشتی برای بەڕێز حوسێن عەزیز خۆشەویست خۆشەویستی هەموو هونەرمەندان کاکە مالیک ئاسایشی خۆشەویست بەڕێوە دەچێت سوپاسش بێپەیانی وێنەگری ڤیدیۆ وێنەگری بەناوبان وێنەگری شاری هەولێر خۆشەویستی هەموو هونەرمەندان هەر چوار پارچە کوردستان کاکە هەڵمەت منتێک ئەم شەو بەشدارە بە کامێرە جوانەکەی هیوادارین بەدڵی هەموو لایەک بێ بۆ زۆر سوپاسی کاکە قاسمەکەین ئەم شەو بەشدارە بە ئۆرجی پیەکس چوار لەگەڵمانە سوپاسەکەین ڕێز و سڵاوی برای بچووکتان ڕێوا سابێت قبوڵ بکەن هیوادارم بەدڵتان بێ وام سیدیا پێشکەشە بە هەموو سەرتەرەکان بەبێت یاوازی لەسەر داواکاری کاکە مالیک ئاسایشی خۆشەویست هیوادارم ئەم ئاهەنگە بەدڵی هەموو لایەک بێ سوپاسی هەموو لایەکتان دەکەین زۆر بەخێر بێن سەر و سەرچاو بڕۆ قاسم بژی بۆ ئەرسان بۆکانی ئەحمەد یەپەکە چاومانە بژی
ئاسایشان بژین مالک ئاسایش هەر بژین بەستای ماما مالیکە هەولێرمان کۆنتڕۆڵە بژین قربان 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 متسازوان